ضرورية بیرخستنەوەیەک لێرە بکەم کە سەید قوتب چۆن لەم مەسەلەی حاکمیەتە تێگەیشتووە. حاکمیەتەکە خەڵکێک وا ئەزانەیە سەید قوتب لە مەودودی وەرگرتووە، بۆیە متەئەسر بووە بەس بەو. مەودودی ڕەحمەتی خوای لێ بە کەلیمەی حاکمیەت بە تای تەویلە نووسیوێتی ئەبێ بگەڕێنەوە سەر ئەوەی کە ئەو عەجەمە بە ئوردۆ شەرحی کردووە. لە زمانی ئوردۆیە کە ئەڵێ حاکمیەت ئەبێ بشزانی کە لە زمانی ئەوانە مەصدەرەکە ئەمەیە کە ئەوترێ قانونیەت. قانونیەت بە تای تەویلە نووسراوە، بەڵام قانونیە عەرەبیە. بۆیە لە الحاکمیەکەش ئێستا هەندێک لە عولەمای لوغاڵن مەصدەر قیاسی، لەبەرەوە ناکرێتەوە مەصدەرێک بێت تۆ بینیتەوە بڵێ چۆن مەصادری تر وەرەگیرێتەوە لە فعلەکەی. حاکمیە یعنی ئەوانە لێن ئەگەر ئەوە بواە بوترە الحەکەمیە، ئەگەر نیسبەت بۆ حەکەمیەتی خوای پەروەردگار بێت. بەڵام ئێمە کە حاکمیەتەکە مەودودی بەکاری هێناوە بە معنای دەسەڵاتی سیاسی بەکارهێنا، یعنی سوڵتە. سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ کە ئەمە لەو تێگەیشتووە، چونکە مەودودی قانونی بوو، محامی بوو. مەودودی بە صیفەتی تەشریع و تەنفیز و تەحاکم باز لە حاکمیەتەکە. سەید قوتب کە وەریگرتووەتەوە دەلیلە شەرعەکانی بەردەستکەوتوونەتەوە بەم صیفەتانە بەکاریانێنێتەوە حاکمیەت. ئەم لەفزە ئەم دوو زاراوەیە کە لە لای مەودودی و سەید قوتب هەیە ڕەحمەتی خوای لێ بێ، عولەماکانی سعودی لێی تێناگەن، ئێستاش لێی تێنەگەیشتون ئەوانە کە مەجالی تەشریع، مەجالی تەنفیزە، مەجالی داوەری بردنە لای. سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ کەلیمەکەی مەودودی وەرگرتووە و تەئسیلێکی شەرعی پێداوە، تەئسیلە شەرعەکەی لە ئایەتەکانەوە هێناوە. زۆر بە کورتی باسی یەکەمەوە. ئێمە لە هەموو مەجالێکی عەقیدەیە شرکمان هەیە و تەوحیدمان هەیە لە بەرامبەرە. یعنی وەختێک کە خوای گەورە باسی خەڵقەکە، باسی ئەوەکە کە مشریکەکان ئەو خوای دایان ناوە ئایا ئەمانە ئەیەخلوقون خەڵقەکەن؟ نا، بەل هوم الخالقون. ئەمە خۆیان مەخلوقن نەک خالقون. لە بەرامبەرە خوای گەورە ئەحسن الخالقین. کەوابوو لێرە لە تەوحید، لە ناسینی، لە ڕوبوبیەتی خوای پەروەردگارە، لە مەسەلەی موڵکە ئایا ئەوان مولکی سەماوات و ئەرزیان بەدەستەوەی خواکانی ئەوان یا خوای پەروەردگار؟ وەلیللاهی مولک السەماوات وەلئەرض. لە خالقیەتیەکەیە ئەوان خەڵقیان کردووە، ئەم خولقوا من غەیری شەیئین ئەم هم الخالقون، بەلیلله خالق كل شيء. لە هەموویە، لە هەموو صیفەتەکانی ڕوبوبیەت، لە خەڵق و ملک و زەرەر و نەفع و تەصیر و تەسویر و بەدیع و لەمانە هەموویە ئەبینی ئاوە بەرامبەر بە یەکتری هەن. شرک و تەوحید، شرک و تەوحید. لە ئولوهیەتەکەشا وایە، لە ئولوهیەتەکەشا کە بریتیە لە عیباداتێ بکە بە دڵە کرێ وەکو ئیخلاص، شرکێکیش هەیە کە ڕیابازیە بەرامبەری. لە ئەرکانە، لە لەفزە تەوحیدێک هەیە بە زمانە وترێ کە لا ئیلاهە ئیلا الله، کە زیکری خوای گەورە تیلاوەتی قورئان عیباداتن، شرکێکیش هەیە بە زمانە وترێ. لە کردەوە شاوایە ڕکوع بۆ خوای پەروەردگار، ڕکوع بۆ بتێک، تەوحید و شرکەکە لێرەشە هەن. لە مەجالی تەشریعەکەشە هەروەهایە، بەڵام هەروەکو وتمە ئەو سەلەفیانی سعودی ئەو مەدخەلیانە بەگشتی لەمە تێناگەن، چونکە لە ئەسڵی زاراوەکە کە پیاوێکی قانونی بە زمانی عەجەم کەلیمەی حاکمیەتی بە تای تەویلە بەکارهێناوە، غەیری کەلیمەی حاکمیەتە بە عەرەبی، الحاکمیە. من زۆر چوومەتەوە بە دوای ئەم وشەیەشە کە تەحقیقم لێ کردووە، گەڕاومەتەوە سەر فەرهەنگەکان بە زمانی ئوردۆ. دوای کە دەین بەکاری دێنین و سەیر دەکەین، ئەوەی سەید قوتب کردوێتی ڕەحمەتی خوای لێ بێ تەئسیلی شەرعی کردووە، ئایەتەکانی هێناونەتەوە. بۆ نمونە ئێمە ئەڵێن ئەم دەسەڵاتە، ئەم حاکمیەتە سێشتە: مەیدانی تەشریع، مەیدانی تەنفیز، مەیدانی تەحاکم. لە مەیدانی تەشریعەکەیە سەید قوتب ئایەتەکانی ئاوا هێناوەتەوە. 21 شورا ئەم لەهم شورەکاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله، ئەمە شرکەکەی. لە تەوحیدەکەیە خوای پەروەردگارە فەرمێ: شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه كبر على المشركين ما تدعوهم إليه. سەیری کەن خوای پەروەردگار لێرە فەرمووی لە 21 ئەم لەهم شورەکاء شرعوا لهم، ئەمە شرکی تەشریعە. توحيدي تشريعكش أما بك فرمي شرع لكم من الدين ما وصى به أن أقيموا الدين. أم إقامة الدين بتشريع خواي پروردگار توحيدي شريعته، توحيدي تشريعية.
ئەوەشیان شرکی تەشریعی بۆ ئاەتەکەی 21 شورە. ئەمە شرکی یەکەم و تەوحیدی یەکەم، مەجای شرک و تەوحید لە بواری یەکەمە کە تەشریع. لە حکمی شاوایە لە مەجای حکمەکە ئەخوای پەروەردگارە فەرمێ فەلا وەڕەبیکە لا یؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. هروها آياتكان مائدة 44 45 46 ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون فأولئك هم الفاسقون فأولئك هم الظالمون. أو كسي حكم بشريعة إخواناك هم كافرة هم ظالمة هم فاسقة هم مشرك. أما مجال الشرك حكمك بلان بو مجال توحيدك أخوي پروردگار فرمي والله يحكم لا معقب لحكمه لسورة كهف للرعد على تشلويك والله يحكم لا معقب لحكمه لهردو كان هاي الرعد وكهف أخوي پروردگار حكمك بهيت شويك أو لا نافية للجنس تشك بدوها اسم نكرة مبني على الفتحات بهيت شويك تعقيب لسر حكم إخوانا أدري نبي قوري نزيادي كي نكمي كي نبديلي بو بيني تشرب خوا حكمك حكمي غير خواي قبر قبول ناكر توحيدي حاكميتك الليرة توحيدي حكمة الليرة شابران بركي شركي حكمة بو خواي پروردگار بو شوية باسي كرده لتحاكمي شهر وهاي تحاكمات الداوري بردنا لا ياساك أبيت داوريك ببريتو لا شرح كمجالي سيمي توحيدي حاكميتك كالين أوانا أقلام بيناشكي كوي كانوا چونك أما مسألة فكري سياسية علماء السعودية ومدخل كان تيا تشويرن زور نخوانوارن تيا يعني توب قريتو سر صالح بن فوزان كشرحي سياسة شرعكي بن تيمي كردو بخوا قسم يشك أعدادي تواو كردو لمصر لفكري إخوانا لو باشتر شرحية كاتو أقلي باشتر بيشكي صالح بن فوزان لفقه حنبليك يا شهرزاي معناه أنا خوي لم يتريش بكته كبهمويان كو ببن بازي شوا بن عثيمين وبن بازو أواني تريشان هموي بقدر سيد قطب الحاكمية تكتينا جيشتو كلا أصلا قررتو بصر مودودي رحمتي خايلة به كبدا صلاتي سياسي وري قرتو دا صلاتي سياسي يعني تشريع تنفيذ حاكمية تحاكم لا تحاكم كشابه همان شيء وسيرك إنه للشركة لسوري نساء أخوي جورها فرميهم ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا. أم شركي تحاكما لبرعنبريا توحيدي تحاكما كيك أخوي جورا فرمي وأنزلنا إليك الكتاب بالحق مصدقا لما بين يديه من الكتاب ومهيمنا عليه فاحكم بينهم بما أنزل الله ولا تتبع أهواءهم. فاحكم بينهم بما أنزل الله ليرة باسي داوريك كالنيوان يانا بما أنزل الله كحكم بك كوابو أما التوحيدي تحاكما ليرة أو يتريش توحيدي متابعة بك وثمان كوابو توحيدي تشريع هيا هروكو شركي تشريع هيا شركي حكم هيا شركي تحاكم هيا توحيدي تشريع هيا توحيدي حكم هيا توحيدي تحاكم هيا هرسي شان برانبر بيكن أبا ما هموي أو تريتو حاكمي بويا من بيمو أوانا لم نختبا مفصلية ليتي أنا جيشتو نرشو نتوبة دعاء وقت جيشي كان رخنا لسيد قطب قريه يك جزء كي لشوينك وهنا ورخنا كي لي قريه سيد قطب أفكاري خوي بشويك دارشتوه خاصة سيانز جزء أخيري في ظلال القرآن أوان بيبا ونابا كتشون سيد قطب لأخير عمري قيشت أو قناعة أيديولوجيا باوابرين قيشت أو قناعته كأم دين منهجك جماعتي لسركوا بيتو حركتي قران كاريقك برانبر بجاهلية أم سير ركنا همو آياتكاني لجزئي حفظ برو أولى وبرو أخير أواليك دعوته أم آية بون منكباسك على سورة صفا مثلا أم آية حركتك جهاديانة هي أمتك أم جماعتك كبم دين قوش كراون يعني ليك حركتي دينك يا حركتي أمتك يا أم حركة شكوى جاهليتك لا أدا والرأدا بويا أوان لم نقطانتين جيشتون انجا أم خالي تشوارما أما كيسا باسم كركلا حلقة يشي ترباسي كمو إن شاء الله أماك حكومة كان إزعاج كردو
پارتی وێچێتیش لە زمانیانە بۆیە مەلیکی سعودی و دەسەڵاتی سعودی بە هیچ شێوەیەک ئەمان قبول نیە کە فکری سەید قوتب ڕەحمەتی خوای لێ ئەم هەموو کتەکە کە بە سەید قوتب کێشن لەبەر یەکەم مەسەلەی تەوحیدی حاکمیەتەکەیە کە سوڵتەی شەرعی لەوانە سەنێتەوە دووهەم لەسەر ئەو ئایدۆلۆژیا حرەکیەیە کە مجتەماعەکە ئەگۆڕێ و ئەوێت دەسەڵاتە جاهیلیەکە لات ئەوانش لەم نقطەیە ترسن کە نقطەیەکی شۆڕژگێڕیانێ کەوابوو سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ لە ڕوونکردنەوەی حاکمیەتی خوای پەروەردگارە تۆ بە وەزیفەی ئیستیخلاف لە ئیستیخلافەکەی خوای گەورە باسەکاتەوە کە سیدنا ئادەمی بۆ ئەوە ناردە سەر ئەرز ببێ بە خەلیفە وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة أم خليفانا يكم جار پێغەمبەرەکانن چکە وحیەکە بۆ ئەوان دێ بریکاری خوای پەروەردگارن لەسەر زەوی دوای ئەمان الربانیون دێنە پێش بۆیە خەلائف ئەفەرمێ لە ئاەتێکی ترە خەلائف بە دوای یەکا دێن ئەو خەلائفانە ئەوەی خۆی ناوناوە خەلیفە معنای وانێ خەلیفەیە ئەگەر بە وحیەکە حکم ناکە وەکو زمانی بەنی ئومەیە بەنی عباس یا ئەوانی دوایی تر با ناویشی نابێ خەلیفە ئەوە بە تەزویر ناوەکەینەوە هەرکوو چۆن خوای گەورە فەرمێ لەکم دینکم وەلیە دین خۆ ئەو بتپەرستەی ئەوانیشی ناوناوە دین ئەم خەلائفەیە کە خوای گەورە فەرمێ یا داوود ئینا جەعەلناکە خەلیفەتەن فی الأرض لتحکم بین الناس بۆ پێغەمبەریش خوای گەورە بۆ پێغەمبەریش فەرمێ عەلەیهی سەڵات وسەلام وأنزلنا إليك الكتاب لتحكم بين الناس بما أراك الله ولا تكن للخائنين خصيما کەوابوو ئەمە پێویستی بەم ڕوونکردنەوەی هەیە ئەم خەلیفەیە سوڵتەیەکی سیاسی شەرعیە کە شوێن پێغەمبەران کەوتو و بریتیە لە سیادەکە ئەم وحیە یەکەم جار ناسینی خوای گەورە و پەرستنی عیبادەتەکەیە ئەمەشیان سیادەیە ئەم عوبودیەتە لە لا إله إلا الله کەوە دێ ئەم سیادەیە لە ئەشهد أن محەممەدەن ڕەسوول الله کەوە دێ لە شوێن کەوتنی وحی پێغەمبەرانەوە دێ بۆیە الكتاب والحکمە هاتو الكتاب أم عبادة دورونكاتو طبعا حركتي بيغمبركش بلان بيغمبر عزيزك مجالي تطبيق كردني عملي أم وحيية بويا أبي شلون أميش بكينو لمسألة دعوة وحركته إداري دولته أعرس كردني كمالك أما يك أوان لهم حاكمية تتينا جيشتو سيد قطب رحمة خوالي لما زور بقولي تيجيشتو زور برفراوان تيجيشتو تشوك يكم جار فكري سياسي غربي زانيوه دوهم أم فكرة قانونية لە مەودودیە و کە کەلیمەی حاکمیەتەکە بە عەجەمی کە بەکاری هێناوە ئەم تێگەیشتووە کە مەسەلەی حاکمیەتەکە یعنی دەسەڵاتی سیاسی نەک مەسەلەی حکومەکە خۆی بەتەنها حکومەکە نییە لەبەر ئەمەیە هیوادارم ڕوون بێ لە بەرچاومان کە ئەبوو سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بێت داوای حکمێکی ئیسلامی کردووە مەبنی لەسەر خلافەتە شەرعیەکەیە کە ئیشی پێغەمبەرانە سەلامی خوایان لێ ئەوانش کە ئیزعاجن لە داوای سيد قطب رحمة خوای لێ بێ حاکمەکانن لەم ڕووە لەگەڵ عولەمای حاکمەکان مخابراتەکان لە هەموو وڵاتەکانە تەشجیعەکەن مەلا و حیزبی سیاسی و خەڵکانێکی تر و سۆفی و هەرچی کە هەبێت دەستیان بکەوێ تەشجیعەکەن بۆی لە فکری سەید قوتب بدا هەم لە ناحیەی تەوحیدی حاکمیەت هەم لە ناحیەی حرەکەتی تەوحیدەکە حرەکەتی دینەکە بۆ هێنانە پێشەوەی ئیستیخلافێک کە ئەرچی هەموو ئینسانێکە لەسەر زەوی ڕەحمەتی خوا لە سەید قوتبی بیرمەندی گەورە و مامۆستایی سێ جیل بەلایەنی کەمەوە مامۆستای بەڕێزی ئەو هەموو عولەما بەڕێزانەی کە لە میسرا پەروەردەبوونیا لە عالەمی ئیسلامی لە 63 وڵاتە تەلەبەی سەید قوتب ئێستا هەمووی ڕموزی ئیشکردنی ئیسلامین و ڕەحمەتی خوا لە سەید قوتبی بەڕێز ڕەحمەتی خوا لەو کەسانەش بێ کە لەسەر ئەو خەت و دید و تەسەوراتانیان کۆچی دواییان کردووە ڕەحمەتی خوا لەو کەسانەش بێ کە ڕەخنەشیان لێگرتوون و بەڵام ڕەخنەیەکی بە نەزانی خۆیان ڕەخنەکەیان گرتووە یا پێیان وابووە وا ڕاستە ئەما لەعنەتی خوا لەو کەسانەش بێ کە ڕەخنەی لە سەید قوتب گرتووە رخنيك بحاكم كان قلت بيتيان أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.